ئەمڕۆ یەکێتر لە سزادراوانی بادینان گۆهدار زێباری گۆهدار محەممەد ئەمین ناسراوە بە گۆهدار زێباری بە 7 مانجتر سزادرا. ئەو تۆمەتێکەوە لە دادگای تاوانی دوو ئەو کاتی گیرا بوو ئاراستەی کرابوو، بەڵام تۆمەتێکی سربەخۆیان لەسەر کردو کە گوایە ئەو سیارەیە ئۆتۆمبیلێک کە هەیەی هێمای پێشەوەی بەخۆی ئۆتۆمبیلەکە داوێ بەس هێمای پێشەوەی چەمبەرەکەی توێتەیە. ئەو کاتی نکۆڵی کرد لەو کاتی کەوا لە پێشانگای ئۆتۆمبیل کڕیوێتی هەروە بووە، یعنی هیچ تاوانێکی پێ ئەنجام نەدراوە. ئۆتۆمبیلەکە مۆدیل قەدیمە، ئەو کاتی لە گوندی هاتوچۆی پێکردووە و تووشی دەعم و شتیوا بووە، ئەشیای نەبووە. ئەو چەمبەرەی پێشەوەی علاماتی توێتە بووە بۆیان داناوە. ئەمەش بەپێی یاسا بەپێی قانون مخالفەی قانون، بەڵام لە کاتێکدا کار لەنە مەفرزەکانی هاتوچۆی مرور نەگیراوە. تەنها ئەو تۆمەتێ لە پێشتریش ئاراستەی کرابوو لە دادگای تاوانی دوو تۆمەتێکی سربەخۆیان بێکرد. ئەمڕۆژ کەوا ئێمە ئاگاداریش نەبوون وەکو پارێزەرانی گیراوانی بادینان، سوتفە لە محکەمەی تووشی بووین، دیتمان هێناویان نەشمانزانی چ تۆمەتێکی خراوەتە پاڵ. ئەمەش بە پێی مادەی 270 لە یاسای سزادانی عێراقی سزادرا بە 7 مانگ زیندانی. دادگای کەتنی دوو دەشی توانی کەوا غەرامەیەکی بکە. زۆربەی جار ئەم تاوان ئەگەر ئەنجامیش درابێ وەلو تاوانەکەی بۆ خۆی ئەنجام نەدا، ئەو کاتی کڕیوێتی هەر ئەو هێمایی لەسەر بوو، ینی بۆ خۆی تاوانەکەی ئەنجام نکۆڵی کردووە لەوەی کڕی عەقدیشی هەبووە کەوا ڕێگە پێدانیشی هەبووە، بەڵام بەداخەوە 7 مانجتر کەوا سزادرا دەبوو بەیانی ئازاد بکرێت.